یەکی دیکەوە ئاماژە بۆ خاڵانە دەکەم کە لە 14 خاڵدا خراببوونە ڕوو ئەمڕۆ ئەو خاڵانە تایبەتن بە چۆنیەتی مامەڵەکردنی ئەو پەناخوازانەی کە دێن ئەگەر حکوومەتی هەرێم ئەرکی هەیە بۆ پاراستنی ئەوانیش ئەرکی ئەویان هەیە کە چۆن مامەڵە لەگەڵ یاسا و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەن لەو چوارچێوەیەدا بۆ نوێکردنەوەی ناسنامەی باری کەسێتی خۆیان یا چۆنیەتی پابندبوون بە بنەما سەرەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و یاسایانەی کە هەیە ئەو کەسانە هیچ کاتێ بە زۆر نانێرێنەوە خۆویستانە ئەگەر ویستیان ئەگەڕێنەوە بە ناوچەکانی خۆیان کۆمەڵێک مەرج دیاری کراوە کە ئەمڕۆ لەو بەرنامە و ڕێنماییانەی کە حکوومەتی هەرێم خستیە ڕوو زیاتر ڕوونکردنەوەی لەسەردا من لەسەرم بابەتە قسە دەکەم کە هەرێمی کوردستان تا چەندە لەسەر دۆسی ئاوارە و پەنابەران هاوکات گەڕانەوەیان بۆ زێدەکانی خۆیان پابندی بنەماکانی مافی مرۆڤ بۆ تا چەندە لەگەڵ حکوومەتی عێراق لەم بوارەدا هاوکاری هەیە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمە بەڕێز شێروانم کاتت باش سپاس کە لەگەڵ کوردستان 24 دۆسی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان دۆسێکی هەستیارە بە تایبەتی ئەمڕۆ کۆمەڵێک ڕێنماییش لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خراوەتە ڕوو ئەم بابەتە چۆن دەبینرێت لە ئاستێکی نێودوڵەتی بە پێی بنەماکانی مافی مرۆڤ بەڵێ زۆر سوپاسم کاتە باش لە دوای کە مووسڵ و چەندین ناوچەکانی لە عێراق کە پارێزگەکانی سەلاحەدین و ئەمبار زیاتر لە 2 ملیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم وەکو ئەرکێکی ئینسانیەتی و تو ئەرکێکی نەتەوی لەسەر خۆی کە پێشوازی لە چەندین ئاوارەی ئەو پارێزگەکانی کردگە کە لە مووسڵەوە لە سەلاحەدین و لە ئەمبارەوە لە هەندێک ناوچەکان دیکە کە لە پارێزگاری بابلە و لە کەرکووکە و لە دیالە بەداخەوە ئەوە چەندین ساڵە حکوومەتی فدرالی بەغدا لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆژبەران کە ئەو مافەکانی ئاوارەکانی کە لە هەرێمی کوردستان هەیە و دوای شەڕی داعش زیاتر لە 1000 کیلومتر کە پێشمەرگە لە سەنگەر شەڕ لە بەرامبەر داعشی دەکرد و زیاتر لە 2 ملیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان هەبی حکوومەتی فدرالی ئەو مساعدەکانی کە هەناردەی هەرێمی دەکرد ئەو ئاماهەنگی بینی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کۆچ و کۆژبەران لە هەرێمی کوردستان زۆرینەی ئەو ئەرکەکە لە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان هەبی کە زیاتر لە 2 ملیۆن و نیو ئاوارە لە هەرێمی کوردستان بێژگە پەنابەرانی ئەوانەی کە لە سووریەنە یان لە ئیرانن یان لە تورکیەن لە وڵاتەکان دیکە کە لە هەرێمی کوردستانن هەندێک هاوکاری هەبوو لەیانی ڕێکخراوەکانی UN یان هەندێک وڵاتان دیکە کە وەکو ئەڵمانیا یان فەڕەنسا یان دەنیمارک لەگەڵ ڕێکخراوەکانی کە هەبی لە هەرێمی کوردستان دەگەڵ دەستگەی خێرخوازی بارزانی کە بە ئەرکێکی زۆر لە ڕۆژی یەکەمەوە دەگەل وەزارەتی ناخۆ دەگەل کۆچ و کۆژبەران کە توانی حتا ئەو لەحزەیە خێرخوازی بارزانی کە بەردەوام بیتو بۆ بتوانیت یارمەتی ئەو ئاوارە ڕکامەکان بەداخەوە ئەو ڕۆکە دەیتە موزە کە دوای 7 ساڵە ڕزگارکردنی ناوچەکانی پارێزگای نینەوە زیاتر لە 6 تریلیۆن دینار عێراقی بودجەی پارێزگای نینەوە کە یەک لە دەرکەکانی بودجەی هەرێ گرنگە پشتگیری سەقامگیری دعم الاستقرار کە تایبەتە بە ئاوارەکان بەداخەوە نەیانتوانی حکوومەتی فدرالی یان پارێزگای نینەوە کە بتوان ناوچەکانی شنگاڵە یان هەندێک دەشتی نینەوە یان ڕۆژئاوای نینەوەیە کە بتوانن ئاوەدانی باشە بەڕێز شێروان ئەگەر ئاوادان نەکراوەتەوە و ئەمنیەت و ئاسایش هێشتا لەوێ نییە بۆچی داوا دەکەن کە ئاوارەکان بگەڕێنرێنەوە بۆ ناوچانە بە زۆرە ملی چەندین بریار دژی هەرێمی کوردستان بە تایبەت حکوومەتی هەرێم و پارتی دموکراتی کوردستان کە دەستی هەندێک لایانی سیاسی کورد تێدایە دەگەل هەندێک لایانی سیاسی لە چوارچێوەی هەماهەنگی لەگەل هەندێک لایانی سیاسی سنەنە کە سەر بە مووسڵن کە دەستیان نا ئەو بریارەکانی حکوومەتەیە ئەو بریارێکی سیاسیە دژی پارتی دموکراتی کوردستان ئەمە زانین قەزای شنگال بە تایبەت کە زۆرینەی ئاواری ئەوڕۆکە لە هەرێمی کوردستانن کە خوشک و برای ئێزیدینە و عەرەبن و لە هەرێمی کوردستان چ لە هەولێر چ لە دهۆک لە زاخۆ دوایەوە 10 ساڵە پەکەکە و هەندێک لەیانی فەسائیل و یان ملیشیات و کە ئەوڕۆکە دەستگیریان کردیە لە قەزای شنگال و دیتمان چەندە ڕۆژە بەردەوام هێرشکردنی هەندێک
لای فرۆخانەی تورکیەوە یان هێرشکردنی پاکەکە لەسەر چەندین ناوچەکانی لە قەزای شنگال چەندین کوچ و ئافرەتی عەرەبیان کە ڕفاندیە لای قەزای شنگالەوە ئەو بێ ئارامیە و بێ ئاسایشی کە لە شنگال هەیە حکومت نایتوان حتا ئەو ڕێککەوتنی کە کرایە بینی بەغدا و هەرێمی کوردستان کە لە 3 خاڵ پێکاتی کە جێبەجێ بکات و کە بتوانین ئەو ڕێکە ئەو ئاوارەکانی کە هەنە ئەو حکومت مەرجەکەی ئەوەیە لە لای زەختەکەی ئەوەیە لەسەر ئاوارەکان کە دوای 30 تەمموز ئەگە گەڕان و نەبیت و ئەمە وەکو عقوبێک لەسەر ئاوارەکان دەکەن و حتا ئەوڕۆکە ناوچەکانی لە کاتێکدان بڕیارانە بۆ داخستنی کەمپی ئاوارەکان لە هەرێمی کوردستان دەردەچێت کە لە سەدا 90 خەرجی و ئاواران لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە خۆی هەستاوە بە دابینکردنی خزمەتگوزاری و هەروەها دابینکردنی شوێنی ئارام بۆ ئەو ئاوارانە کەواتە بۆچی بەم شێوازە لەگەڵی مامەڵە دەکرێت؟ ئەوە طبعاً بریارێکی سیاسی ئشارەتمان پێیدا کە هەندێک وەکو یارمەتی هەیە مانگانە مانگ جارێک یان دوو جار یان هەندێک نەوتی سیپیە یان بابەتی مۆلیدەیە یان بێدەلێن ئەوەی سلەی غیزائیە مانگەیەک جار ئەو دیکە ئەرکەکان دیکە هەموو لای وەزارەتی ناوخۆ لای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاوارەکانی مووسڵ و یان سەلاحەدین و پارێزگای ئەمبار ماوە ئەمە لێرە یعنی ئەوە پرسیارەوەی بۆ حکوومەت حتا ئەوڕۆکە زیاتر لە 6,000 خێزان و کەسوکاری داعش کە لە کەمپی هۆڵ هێنایتەوە بۆ کەمپی جەدعا کە ئەو احتیمامی دەدرێت لای حکوومەتی فدرالی لای وەزارەتی کۆچ و کۆچبران بۆ ئەو خێزان و کەسوکاری داعش بەداخەوە ئەو یارمەتی درێت ئەو کەمپێکە لۆیان دروستکرای لە باشووری مووسڵ لە ناحەیە گەیارە ئەو کەسوکاری کە ئەو شەهیدیاندایە قوربانیاندان ماڵوێران بینە مالیان هەموو تەحتیم کرایە تەدمیر کرای ئەوڕۆکە بەداخەوە حکومەت ئەو معاملە لەگەڵ کەسوکاری داعش دەکات و بەردەوام لە کەمپی هۆڵەوە زیاتر لە 32,000 کەسوکاری داعش وەگەڕانەوە دەکاتەوە لە گواستنەوە دەکاتەوە لە کەمپی هۆڵ لە بۆ جەدعا کەسوکارمان و قوربان و شەهید و ماڵخرابین و ئاوارە لە زیاتر لە 10 ساڵەوە بە بریارێکی سیاسی لای هەندێک چوارچێوەی هەماهەنگیە. باشە بەڕێز دووبەردانی لە کاتێکدا کە وڵاتانی دیکە پەنابەران و پەناخوازان بە زۆرە نێرنەوە بۆ وڵاتەکانی خۆیان دیپۆرتیانەکەنەوە ئەمڕۆ باڵیۆز و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان ئاماژەیان بەوە کرد کە هەرێمی کوردستان مافیان دەپارێزێت کە بە زۆر نەنێردرێنەوە ئەمە لە ڕوانگەی نێودەوڵەتی و پاراستنی مافەکانی مرۆڤ بۆ هەرێمی کوردستان چەندە گرنگە ئەگەر بە کورتی ئاماژەی پێ بکەیت؟ بەغدا هەماهەنگی نییە نە لە لای وەزارەتی کۆچ و کوژبران بەغدا و یان حکومەتەوە دەگەڵ وەزارەتی ناخۆی ئەو ڕۆکە دەبینین کە یاسای عێراق جیاواز دەگەل یاسای هەرێمی کوردستانەوە چەندین ساڵە زۆر محاولەمان کوردیەکان متوانین لای حکوومەتی فدرالیەوە هەندێک یارمەتی بۆ وەزارەتی ناوخۆ یا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوانە بینین بەداخەوە حتا ئەوڕۆکە دەڵێت ئەمە ناتوانین ئەو کێسە کێسی زۆر گرنگە بەتاکید ئەمە سوپاسی سەر حکوومەت دەکەن سوپاسی وەزیر ناخۆ دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان کە چەندین هەزاران لە هەرێمی کوردستان کە ئەوانەی ئەوڕۆکە لە دەرەوە بەتایبەت لە وڵاتەکانی ئەوروپی کە ئاگادارین لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبرانی وەزارەتی دەرەوە کەوانە بە وەکو قەسری گەڕانوکەن لە بۆ هەرێمی کوردستان لە بۆ عێراق بەس هەرێمی کوردستان هەلوێستەکەی لە بەرامبەر ئەوەکانە ئاشکرای ڕۆنە کە قبول ناکات ئەو کەسانی کە قەسری بکرد و بگەڕێتەوە لە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.